ڕۆژەی ڕێگای خێرای پێنجوێن باشماخ 6 ساڵ لەمە پێش کەوتە بواری جێبەجێکردنەوە، بەڵام تا ئێستا کارەکانی تەواو نەبووە. بەڕێوەبەری کۆمپانیای جێبەجێکاری پرۆژەکە لە ڕێگەی کەناڵی گەلی کوردستانەوە زانیاری و هۆکارەکانی تاونەکردنی پرۆژەکە دەخاتە ڕوو. ئەم پرۆژەیە لە 16 2014ەوە دەست بەکار بووین ئێمەتیایە و بودجەکەی لە داهاتی پرۆسەکانی نەوت و گازی هەرێمی کوردستان بە بڕیاری ژمارە 934 24 حوتی 2013 سەرۆکایەتیان جمهوری وەزیران بودجەکەی بە نەقدی دابین کردووە و ئەو بودجێ لە بانکی کوردستان دانرا بوو. پرۆژەکە تا ئێستا لە 65 کارەکانی تەواو بووە. لە ماوەی ئەم 6 ساڵەشدا کا پرۆژەکە کەوتە بواری جێبەجێکردنەوە 4 جار بە هۆکاری جیاواز بودجەکەی ڕاگیراوە. ئێمە لەو کاتێکە دەست بەکار بووین تاکو ئێستاکە کە نزیکەی 7 ساڵە بەداخەو پرۆژەکە لە سەتا نزیکەی 65 جێبەجێ کراوە. و لەگەڵ ئەوەیە هەموو ساڵە لە وەرزی کارکردنە بودجێ پرۆژەکە هەر جاری بە پاساوێک ڕاگیرەوە. یعنی ئەمە چوارەم جارێکە بودجەکەی ڕاگیرێ. کۆمپانیای جێبەجێکاریش ینی مەسروفاتی چیداری زۆری لەسەرە، ینی ناکرێ هەروە بەردەوام بین و خاوەنکار ناتوانێت ڕێگرەکانمان بۆ چارەسەرکە نەکار چارەسەری بودجێ پرۆژەکە کە لە کاتێکە ڕێکارە ئیدارەکانی پرۆژەکەش بە ڕێکوپێکی بەڕێوە ناچێت و ئەمانە هەمووی هۆکارن بۆ دۆکەوتنی پرۆژەکە. پرۆژەکە تەنها ڕێگایەکە خاڵی سنووری باشماخ دەبەستێتەوە بە قەزای پێنجوێن و پارێزگای سلێمانی. ڕۆژانە بە سەدان ئۆتۆمبیلی بازرگانی لەو ڕێگەیەوە هاتوچۆ دەکەن و کاڵا و کەلوپەل دەگوازنەوە. هەر لەو ڕێگەیەوە مانگانە داهاتێک بۆ حکوومەتی هەرێم دەستەبەر دەکرێت. بەڵام تا ئێستا نەتوانراوە لەو داهاتە بودجە بۆ ڕێگاکەی سەر بکرێت. ئەمە لە کاتێکدایە لەو داهاتە لە بەشێک لە شارەکانی هەرێم چەندین ڕێگا و شقامی گەورەتر و زیاتر دروست دەکرێت. عەبدوڵڵا غەریب، کەناڵی گەلی کوردستان، پێنجوێن.